یەکشەممە خۆپێشاندان لە شارە گەورەکان لە سەرانسەری وڵاتدا پێک هاتن بگرێت لە نێو مسکۆ کە ئاسایشتون بوو. بە ئامادەبوونم لێرە لە دژی گەندەڵی ئێستادا ڕاوەستاوم. دەسەڵاتداران هەست ناکەن لەگەڵ خەڵک قسە بکەن، بەڵکو زیاتر لە ڕێگای شێوازەکانی زۆرهێنان دەدوێن. خۆپێشاندەران دروشمی رووسایەکی بێسەرۆک پوتینیان دەدا. هەندێک بەرەو کۆشکی کرملین ڕۆیشتن. ژمارەیەکی زۆر لەم خۆپێشاندانانە دژە گەندەڵیە لە ناوەندی مۆسکۆدا بەشدار بوون، ئەگەرچی خۆپێشاندانێکی ڕێگا پێدراو بوو. ئەوە بۆنەیەکی گرنگە، هاتوین وەک هاوڵاتی هەڵوەستی خۆمان دەربڕین، هەروەها هاوڵاتی بین. بەڵام پۆلیس هات و دەستی بەلابردنی خۆپێشاندەران لە گۆڕەپانی پوشکینی مۆسکۆ کرد. ڕێبەری ئۆپۆزیسیۆن ئالێکسی ناڤالی کە لە نێو جیاوەکاندا بوو داوای بۆ ڕۆژی خۆپێشاندان کرد. گرتە ڤیدیۆیەکی سەبارەت بە دەنگۆی گەندەڵی سەرۆکوەزیر دمێتری مێدڤێدێف زیاتر لە 11 میلیۆن کەس سەیری کراوە. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئەو خۆپێشاندانەی دژی گەندەڵی وا دەکات ئۆپۆزیسیۆنی ژێرگوشاری رووسیا زیندوو بکاتەوە و پشتیوانی پێویست لە سەرانسەری وڵات بەدەست بێنێت بۆ ئەوەی بربەستێکی جددی بۆ کرملین لە گۆڕەدا بێت یان نا.